ئەوەی لە پێناوی کار و کەسابەتیدا دەردەچی و کار و کەسابەتێکی حەڵاڵ دەکا ئینشاءالله کوردار دەڵێ وەکو لە پێناوی خۆی دابێ ئاوە خەزایە ئینشاءالله 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 ڕۆژێک دادەی ئینسان پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسان حساب بۆ ئەوەی ناکا ئەوەی پەیدای دەکا ئایا حەڵاڵە یان حەرامە هەندێک کەس بەڵام ئینسان کە لە پێناوی کار و کەسابەتێکی حەڵاڵدا بۆ خۆی دەردەچی و کار و کەسابەتێکی حەڵاڵ دەکات ئەوە پێغەمبەر دەفەرمێ باشترین جۆری ڕزق و ڕۆزیە باشترین جۆری ڕزق و ڕۆزی ئینسانەوەیە بە عەمەلی دەستی خۆی کار و کەسابەتێکە ئیشیەکە مەسەلەن معاملەیەکە هەر شێک بێ مادام ئینسان بە دەستی خۆی دەیکات یاخود بە مێشک دەیکات یاخود بە وەکو بڵێ قووەت و هێزی خۆی دەیکات ئینشاءالله وەکو خەزایەوەیە و ئینسان گوناح و تاوانی پێدەچن و لە زۆر شتیش وەکو بڵێ ڕزگاری دەبێت خۆی گەورە ئەمر بە ئینسانی دەکات ئینسان ڕزق و ڕۆزی حەڵاڵ بخوات دەڵێ هیچ شتێک وەکو ڕزق و ڕۆزی حەرام نییە هیچ شتێک وەکو ماڵی حەرام نییە بەڵام ماڵی حەڵاڵ هەم گوناحیان دەبات هەم بەڕاستی ئینسانیش سوودی لێ دەبینی و خۆی گەورەش ئینشاءالله بەرەکەتی دەهات خۆی گەورە بەرەکەت و بۆ تێبخا ئینشاءالله خۆی گەورە بەرەکە بخاتە سەرۆت و سامان و دین و ئیمانی ئینشاءالله بە حەڵاڵی هاتوون لێوە وەکو بڵێ شوێن و ماڵی خۆ بەجێهێشتووە لێرە کار و کەسابەتی دەکەن ئینشاءالله خۆی گەورەش بەرەکەت و بۆ تێدەخات ئیمام غەزالی دەفەرمێ جاری وا هەیە یەک دیناری حەڵاڵ دەفریای ئینسانی دێت یعنی چی یعنی جاری وا هەیە ماڵێکی کەم پەیدا دەکەی بەڵام خۆی گەورە بەرەکەتی تێدەخات فریاد دەکەوی بەخوا زۆر کەسیشمان بینی ماڵی زۆر هەبوو بەڵام بەجێهێشت و بەئاوێدا چوو وانە جاری وا ئینسان پارێکی زۆر پەیدا دەکات بەڵام زۆر بە ئاسانی دەڵات بەڵام دەفەرمێ جاری وا هەیە یعنی شتێکی کەم خۆی گەورە بەرەکەتی تێدەخاو دەفریای ئینسانی دێت خۆی گەورە بەرەکەتی تێبخاوەتان ئینشاءالله ئامین یا ڕەبی بەخێرن خۆشحاڵ